لە ماڵەوە بووە کاتێک پێیان وتووە شوێنی کارەکەیان بەهۆی زیاتەڕۆییەوە ڕوخاندووە. ئەم هەوڵاتیە وەکو خۆی دەڵێت ماوەی زیاتر لە 7 ساڵە لەسەر شاخی گۆیژە دوکانێکی برژاوی داناوە. بۆ جاری سێمە شوێنەکەی بەهۆی زیاتەڕۆییەوە دەڕوخێندرێت. بەڵام دەڵێت هەرگیز کۆڵ نادات و بەردەوام دەبێت لە کارکردن، چونکە ئەم شوێنە شوێنی بژێوی و کار و کاسبیەتی و هیچ شوێنێکی دیکە نییە تا ڕووی تێ بکات. داوا لە شارەوانیش دەکات کێشەکەیان بۆ چارەسەر بکات. معیشەتەکەم لێرەیە، دوکابینێکی بچووکم داناو لێرە ئیشەکەم، هیچ ڕێگەم لە کەس نەگرتووە، هیچ جەرێکم بۆ کەس نییە. بگرە خزمەتی خەڵکەکەم لەم ناوەیە. ڕۆژانە خەڵک یە بۆم شاخە بۆ لامان نانەخوات، چاخوات، ئیسراحەتێکە، کورسی مێزی بۆ دانین، خزمەتیەکەین، ئەم شاخە پاکەینەوانێ، خزمەتی ئەم ناواکەین، بڕوا بکە چەندەها جار ئەم شاخە خەری و سوتێمە کوژانومەتەوە لێرەیە. داوا لەم حکومەتاکەم ئاو ڕێباتەوە ئامە وەزعە. ئەمە وەزعە بەم بەیانێ من لە خەوا بووم تەلەفۆنیان بۆ کردوم توانە کاکەوڕە بەلای دوکانەکەەوە. هاتووم بە شۆفڵێکەوە لێرەیە کە ئاو بەرامبەرم وەساوە سیر مەکات هەڵێ ئابی ڕوخێنە. ئەی پێوتم کاکە مەی ڕوخێنە با لای بەرم کەچی حیز ئەمی ڕوخام بەسەریەکە. ئەوە تا سەری ناو کابین و شتەکە باشتەکانیشمان بۆ دەرنایەسێت تیا دەربینینەوەن. هەچەندە تکام لێ گوتم کاکە ئەو کابینێت یەکمەیە باش شتەکان دەرکەمە چۆنە بێت یابێ. سێچوارێکی لەگەڵا دوای خۆی خوستووە و ئەی ڕوخێنێت. هەر کۆڵ نایم ئەمە شوێنی ئیشی منە لێرە ئیشەکەم تێگەی بەگەر بێ لێرا بم کوژە و تێگەی یەکەڕە. ئەینا من ئێرە بەجێ نایڵم بۆی بێ لێرە بیفرۆشە بە زەلامێک و بەچێ بێڵێ بۆ زەلامێکی دەر. من 100 ساڵ لێرە خزمەتەکەم، خزمەتی ئەم خەڵکاکەم. تێگەی بە سەرما هاتووم، بە گەرما هاتووم، لێرەیان نەخۆشکەوتوم هاتووم ئیشم کردووە، کەسە مەعیشەتی خۆم بەڕێوە بردووە. کابرا لە ماڵەوە ئیسراحەت دانیشتووە نازانێت زروفی ئەم خەڵکە چۆنەیەت بە شۆفڵێکەوە هەمی تێگایەوە ڕوات. بەشی زیادەڕۆیی لە شارەوانی سلێمانی سەرجەم ئەو کەپر و عارەبانانەی لەسەر شاخی گۆیژە لابرد کە بە زیادەڕۆیی دروست کرابوون. شارەوانی سلێمانی دەڵێت هەر کەسێک لە شاخی گۆیژە کار بکات پێویستە کۆشکی هەبێت و پارە بدات بەوە بەرهێنان و بە پێی ڕێنماییەکان کار بکات. ئەم هاوڵاتیانی کەرێردانراون ئێستا چەندین جار ئاگادارمان کردوونەتەوە، خۆیان نەزان ئیزارمان کردن ئاگادارکردنەوەمان ناونەتێ کە ئەو ئیشانە ڕاگرن نەیکەن چکە تەجاوزە هەر شتێکە کە بێت مامەڵەیەکی یاسایی خۆیان بکەن. ئێمە ئەم کۆشکی لە پشتی منەوە ئەمە ئیشەکە لەو کۆشکانی کە بە ڕازامەندی شارەوانی و دانراوە و ماگانە کری خۆی لە ڕێوە بەرهێنانەوە ئیتر وە بەرهێنانەوە نازانم ئێستا چەند هەر کۆشک بۆ کۆش شوێن بۆ شوێن فەرقی هەیە. باشە کاگاری ئێوە هەوڵتان نەیەوە کە ئیشیشیان بۆ بکەن ئەوانیش بە شێوەیەک ئەم شوێنیان بۆ دابین کرێ ئەمە بیدایەتمان هەیە ئێستا ئەم کۆشکی کە لە دوامانەوەی بینن ئەم کۆشکە ڕێبان پێداوە لە ڕێوە بەرهێنانەوە تەسمیمیشی بۆ کراوە. بەس حەزەکەم خۆتان چاوی کامێرەکەتان بچێتە ناو کۆشکەکەەوە بزانێت هیچ سیمایەکی تایە کە ئەم کۆشکە مەساحێکی بۆ تهدید کراوە، بەڵام هاتۆ چوار ئەوەی خۆشی کە ئێمە ڕێمان پێیاوە هاتۆ تەجاوزی کردووە. ئەمە لەبەروی کە ئەمە ئینێکی وەبەرهێنانی هەیە چەند ڕۆژێک مۆڵەتمان ناوە ئەبێ ئەوانی لێ بکاتەوانێ ئەگەروانە بێ ئێمە ئەوەش لابین بەڕاستی ناکرێ ئێمە کۆشتێکدا بنی تۆ ڕەزامانی بڵین سێ بە چوارێک هەیە دوو بە سێک هەیە ناکرێت بێت چوارەوەنگیت بە دەوری خۆشتا داگیرکەیت و ئەوانی کە ئیلا بێ لە ڕێی سیاحە و شارەوانی وەبەرهێنانەوە بێ. بەڵێ شارەوانی سلێمانی دەڵێت ڕێگە بە هیچ هاوڵاتیەک نادەن زیادەڕۆیی بکات و ئەوانەی بەبێ مۆڵەت لە شوێنی گشتیدا کار بکەن ڕێگەیان پێ نادرێت دووبارە شوێنی کارەکانیان بنیاد بنێنەوە جارێکی دیکە دەیڕوخێننەوە. ڕامیان عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.